سەیرکردنی تەلەڤیزیۆن چ کاریگەریەکمان لەسەر دروست دەکات. لە نوێترین توێژینەوەدا توێژەران ئاماژە بۆ دەدەن کە ئەو کەسانی کە زیاتر سەیری تەلەڤیزیۆن دەکەن مەترسی توشبوونیان بە نەخۆشی پارکینسۆن و لاوازبوونی یادگە و خەمۆکی زیاد دەکات. توێژەران هەستاون بە شیکردنەوەی داتا و زانیاری زیاتر لە 470,000 کەس کە تەمەنیان لە نێوان 39 ساڵ بۆ 72 ساڵ بووە لە ساڵانی 2006 بۆ 2021 لە هەرێک لە وڵاتانی ئینگلتەرا و سکۆتلەندا و وێلز. لە ئەنجامدا توێژەران بۆیان دەرکەوتەوە کە ئەو کەسانەی کە زیاتر لە 4 کاتژمێر ڕۆژانە سەیری تەلەڤیزیۆن دەکەن یادگەیان بە ڕێژەی لە سا 28 تووشی لاوازبوون دەبێت و مەترسی توشبوونیان بە نەخۆشی پارکینسۆن بە ڕێژەی لە سا 16 زیاد دەکات. هەروەها ئەمەش هۆکارێکە بۆ توشبوونی زیاتریان بە خەمۆکی بە ڕێژەی لە سەدا 36. بۆ ئەوەی کە دووربوون و سەلامەت بن لە هەر جۆرە نەخۆشیەک بە پێی کاتێکی دیاریکا و سەیری تەلەڤیزیۆن بکەن. هەر سەلامەت و تەندروست بن. خواتان لەگەڵ. سمارت وەرچەرخانە.